الرحمن الرحیم سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی قەزای شارە زۆر کۆمەڵی ئیسلامی هەستاوین بۆ بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و پێمان وایە شایستەترین لیستە لە هەرێمی کوردستان کەوا خەڵکی سەر تاپای کوردستان دەنگی پێ بدەن چونکە لەژێر سایەی ئەم لیستە و لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلڵا مافەکانیان نافەوتێ و هەر ئەم لیستەیە کە لیستی هەژاران بووە و ڕابردووشمان شایەتە لەسەر ئەو مەسەلەیەکەوە ئێمە ئەندام پەرلەمانەکانمان و وەزیرەکانمان و هەموو کاربەدەستەکانمان نمونەی کاربەدەست و ئەدنا پەرلەمانی لێهاتوو وەزیری دەستپاک و هەموو سیفەتێکی جوانیان تیا بووە دوورن لە سیفەتی ناشرین و قێزەون و گەندەڵی و ئەم بابەتانە بۆیە داوا لە هەموو خەڵکیەکەم دەنگ بدەن بە لیستی 104 و پێشم وایە ئەم لیستە ئەبێتە لیستێکی سەرکەوتوو چونکە ئومێدمان وایە خەڵک بە هەڵوێستەکانی ڕابردوومان بزانێ و بزانێ ئێمە لەم پێناوەدا بازی مادی و معنەوی و گیران و چەنەها مافمان فەوتاوە لە پێناوی خەڵکا لە بەروی لەبەرەی خەڵک بووین و ئێستێژە لەبەرەی خەڵکە بین و پێمان وایە ئێمە بەشێکین لە خەڵکی و جیابوونەوەمان لە خەڵک نابێ بۆیە داوا لە هەموو خەڵکیەکەم کەوا هەوڵ بدەن دەنگەکانیان بە فیڕۆنە ڕوا دەنگ بدەن دەنگ نەدەن بە لیستێک پەشیمان بن دەنگ بدەن بە لیستێکەمە دەنگەکانیان بەزایە نەچێ و هەوڵی سەرخستنی و بەدیهێنانی ئامانجەکانیان بدات مێمەوەکو ئەندامانی بازنەی هەڵەبجەی تازە هەڵمانداوەی کە پێمان کراوە هەڵمانداوە لەم سنوورە خەڵکیمان ئاگادار کردێ بۆ ژمارەی 104 دەنگ بدەن ئینشاڵڵا سەرکەوتووەی ئێمە لە ئەنجومەنی قەزای شارەزوری کۆمەڵی ئیسلامی و هەموو برایانمان هەستاوین بە هەر لە سەرەتایی دەستپێکردنی ڕۆژی بانگەشەوە ئێمە هەستاین بە بانگەشەی خۆمان لە هەڵواسینی لافیتە و پۆستەرەکان و کوێنەی کاندیدەکانمان و شێوازی ماڵ بە ماڵ و گەڕانمان هەیە سوپاس بۆ خوای گەورە ئیسیجابەیەکی باش لەو خەڵکە بینین ئەم ساڵ کۆمەڵی ئیسلامی بە شانازیەوە ئەچێتە هەر ماڵێک بە ڕەحابەی سەدرەوە دڵیان بۆ کردوێتەوە بووەتە حیزبی جەماوەر بووەتە حیزبێک کە خەڵک ئومێدی لەسەر هەڵچنیوە چونکە بەڕاستی جیاواز لە حیزبەکانی کە جیاواز لە کاندیدەکانی کە ئەوەی کە لە کۆمەڵی ئیسلامی بنراوە ئەوەیە کە هەر حیزبی گفتار نییە لە گفتارەوە گۆڕی بۆ کردار و تاقیش کرایەوە خەڵکێک نییە هاتیبێ بازرگانی بە دەنگی خەڵکیەوە بکات لەبەرەوەی ئەگەر من داوا پەیام هەیە بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان ئەگەر ئەیانەوێ خەمخۆریان هەبێ ئەگەر ئەیانەوێ جێدەستیان دیار بێ ئەگەر ئەیانەوێت لە بێ ئومێدی ڕزگاریان بێ دەنگ بن بە کاندیدەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چکە بەڕاستی جێگەی ئومێدی خەڵکن داواکارم دێتان لە هەموو مسلمانان خوا لە یاد نەکەن خەڵکی خوش لە یاد نەکەن من ئەوە وەسیەتمە ڕازگۆین لەگەڵ دروشمەکان ئەو دروشمانەی بەرزمان کردوونەتەوە ڕازگۆیانە کارمان کردووە لەسەر جێبەجێکردنیان لەم پێناوەشدا باجمان داوە بەردەوام لەبەرەی خەڵچین و لە سەنگەری بەرگریکردن لە مافی خەڵکداین پێکەوە بۆ دادگەری پێکەوە بە گشت گەندەڵیدا دەچینەوە دەخیلی ئەحمەدی خانی پێشمەرگەی دەست بەدەست نوێژ و خەنجارەکەی مەحموود خانی لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو دیارە ئێمە زۆر بە شانازیوە ئامادەین بۆ پشتیوانی لە لیستی 104 دیارە لیستی 104 وە کاندیدەکانی لیستی 104 دوو جار ئەرکی سەرشانمانە ئێمە ئامادەیان بۆ بکەین و پشتیوانیان لێ بکەین لەبەرەوەی هەم ئەرکێکی نیشتیمانیە و هەم ئەرکێکی ئاینیە لەبەرەوەی ئێمە قەناعەتمان وایە تەنها و تەنها کاندیدەکانی لیستی 104 ئەتوانن و بەرگری بکەن لە بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هەر یاسایەک دەرچوێ دش بە بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام تەنها و تەنها کاندیدەکانی لیستی 104 ئەتوانن بەرپەرچی بدەنەوە زۆر بە شانازی و ئێمە ئامادەین شەو ڕۆژ بدەینە دەمێک بۆ پشتیوانی لە لیستی 104 سوپاس و ستایش بۆ خوای گەورە خەڵکێکی باش ئامادەی هەیە پشتیوانی مالیەکە داواکەین لە خوای گەورە ئینشاءڵڵا لە ڕۆژی 12ی 5 سەرکەوتنێکی زۆر گەورە تۆمار بکە بە پشتیوانی خوای گەورە تۆماری شەکە ئینشاءڵڵا داواکارم لە گەنجان و لە هاوڵاتیان بەگشتی دەنگدەن بەو کاندیدانەی کە لەناو خەڵکە دەستپاک بوون پێشینەیەکی باشیان بووە خزمەتیان بە خەڵکی کردووە ئێسایش
دەنگدان هاتوۆتە پێشەوە و 26 ساڵە خەڵک چەواشە ئەکرێت خەڵک وتەی گەورەی وتووە و ئیشی بچووکی کردووە لەبەرەوە داواکەم لە خەڵکی بەعام گەنجان دەنگ بدەن بە ئەو لیستی کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی نوێنەرەکانمان لە بەغا لە پەرلەمانی کوردستان شوێن دەستیان دیارە جێگەیان دیارە خزمەتیان بە خەڵک کردووە ئێمە ئەمانەوێ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی پشت بەخوای گەورە سەر بخەین من لە ئیشەوە هاتوومەتەوە بێ ئەوەی ئیسراحەت بکەم بێ ئەوەی بچمەوە ماڵەوە هاتووم بۆ ئەوەی کە ئەم لاڤیدە بۆ سەراتانە هەڵباسین بۆ ئەوەی کە خەڵکی ئاشناکەین بە لیستی 104 و لێرەشەوە داوا لە جەماوەری بە شەرەفی کوردستانەکەم کە دەنگ بە لیستی 104 بدەن لەبەرەوەی ئێمە پەرلەمانتارەکانمان لە ئەنجومەنی نوێنەری عێراق زۆر بە ورەیەکی بەرز و پەڵاینەوە دیفاعیان لە مافی گەلەکەمان کردووە و لە مافی پێشمەرگەیان کردووە و ئەو پێشمەرگانەی کە شەو و ڕۆژ دیفاعیان لە خاکی هەرێمی کوردستان کردووە و پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر داکۆکیان لە مافی ئەوان کردووە و هیوادارم لە هێزی ناوخۆ هێزی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە کە دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی زیاتر بتوانن داکۆکی لە ماف و ئیمکازیەکانیان بکەن. دژی گەندەڵی داری و سیاسی و ئابوورین و دروشمی ئێمە نەوتی کورد بۆ کووردە نەک بۆ حیزبە لە پەرلەمان یان لە حکوومەتدا بووبین پۆستمان بۆ بەرژەوەندی تایبەتی بەکار نەهێناوە هەمیشە نەخێر بۆ حیزبایەتی و خزمایەتی دروشمی کارمان بووە داکۆچی کار بووین لە سنوورە شەرعیەکان و هەڵوێستی ئیسلامیانەمان هەبووە بەرامبەر هەموو کێشەکان پێکەوە بۆ دادگەری پێکەوە بەگشت گەندەڵیدا دەچینەوە. سەربەرزی وڵات و ئاوەدانی گوندشە بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوندشە وەم جارەش دێمەوە بۆ سەر سندوقی دەنگدا ئەو دەبژێرم نوێنەری ڕاستەقینەی پەرلەمان دەمەدەم بە 104 لیستی ڕاستی و شاءڵا ئێمە چاوەڕوانەکەن و لێ ڕابین لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی پشت بەخوای گەورە ئەو تمۆح و داواکاریانی کە خەڵکی کوردستان هەیەە ئینشاءڵا جێبەجێ بکات لە پەرلەمانی عێراق ئێمە ڕابردوو سەلماندویانە پەرلەمانتارەکانمان لە لیستی 104 هەڵبژارنی پێشوودا کە توانویانە ئەدایەکی باش لە پەرلەمانی عێراق بکەن و کۆمەڵی بەرژەوەندی هەرێمی کوردستان تاحقیق بکەن ئینشاءڵا ئەم لیستی 104 ئەم جارە پشت بەخوای گەورە بە سوود ئەشکێتەوە بە قازان بۆ سەر جەمیلەتی کورد. لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی 104 دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵکو خەمی خاچی داوا لە خەڵکم بەڕاستی ویژدانیان بخەنەکار و بە چاوی دڵۆ بەڕاستی بڕوان بۆ ئەم پرۆسەیە و بزان خەڵکی لە ڕابردووە چی کردووە پاشان ویژدانیان بکەنە پێوەرێک کە ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە چۆن هەوڵیان داوە و دەستپاکانە و تەنها یعنی ئێمە هەر تەنها بتوانین ئەندامەکانمان کە ئەمینن دەستپاکن دزینەکەن بەڕاستی گۆڕانێکی جیاواز تێنە سەر وەزعەکە لەوەی لە ڕابردووە هەبووە. ئێمە ئەمانەوێ بەم دەنگدانە گۆڕانکاری لە کوردستانە بکەین لەبەرەوەی 27 ساڵە
دوو حزبی دەسڵاتدار کە حزبی پارتی وەکێتین خوێن و ئێسقان و گۆشتی ئەم ملەتیان مژیوە بەڕاستی خەڵک تاوتەوە ئومێد و بێتاقەت بووە هەر ئەوانن وایە کردو لەو خەڵکە بڵێن ناچین بۆ دەنگدان خەڵک هەمووی ناڕازیە هەمووی دەنگی لێبرد بۆ تۆ هەموو شتێ لە باریکیە ئەبڕێ بەڵام زوڵم لە ئەستوریا ئەبڕێ لەبەر ئەوە ئەمانەی زوڵمەکەیان تەواو پەرێسەندووە زۆر زوڵمیان کردووە و تەواو ئەو خەڵکیان بێتاقەت کردووە ئەگەر مەجاڵ هەبێت قسەی ترم لە ناخایە ئێمە لە ساڵی 2023 کە ئەو نەکسە بەسەر کۆمەڵی ئیسلامیا هات هیوا بووی تازە کۆمەڵی ئیسلامی تەواو فەوتاوە نەما ئەوە بوو لە 2005 ئەو هەڵبژاردە کرا کە 6 کورسیمان لە پەرلەمانی کوردستان هێنا 3 کورسیمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هێنا 2 کورسیمان لە مجلیسی وەتانی عێراقی هێنا کورسێکمان لە پەرلەمانی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر هێنا کۆمەڵی ئیسلامی بووە 5 حیزب لە کوردستانە و ئیسەش حسابی بۆکەن لەبەرەوە هیوا بۆ ئەوی تر تەواو کۆمەڵی ئیسلامی نەما ئەو هەڵبژاردنەی 2005 بوو کۆمەڵی ئیسلامی بەرەو پێش برد و سەری خست لەبەرەوە بەڕاستی ئێمەش دەبێ هەوڵ بدەین دەنگی خۆمان دلێرکەین ئەگەر بە پێی هەڵبژاردووە پێ ئەو دەنگانە نەبێ حسابمان بۆ ناکەن ئیسا حساب بۆ کۆمەڵی ئیسلامیەکەن وەکو ژمارەیەک لە ژمارەکانی کوردستان کە ناتوانن پەراوێزی بخەن بەهۆی ئەو دەنگدانەی ساڵی 2005 و ساڵانی دواییەوە بووە کە کۆمەڵی ئیسلامی دەنگدەرێکی زۆر بووە.